ئێرە ناوجەرگەی بازاڕی سلێمانیە کە بە سینەماکان ناسراوە. لە شەوانی مانگی ڕەمەزاندا ئێرە سفرە و خوانی بەشێکی گەنجانی شاری سلێمانی و ئەو کەسانەیە کە بە سەفەڕ ڕوو لە سلێمانی دەکەن. لەم راپۆرتە مەیدانیەدا بەشێکی ئەو دیمەنانتان بۆ ئەگوازینەوە کە لە شەوانی مانگی ڕەمەزاندا و لە کاتی پارشێودا هاوڵاتیان لێرە پارشێو دەکەن. ئێمە ئێواران تقریب 10 دقە پێش بانگین بۆ ئێرە تا مەلا بانگی بەیانی خەڵک لێرە نانەخوا و خەڵکی لە بازاڕەکە مێنێتەوە دوکانارەکان و تر هەموو شتی لێرە دەخواردن لە فەی لێیە کەباب و گۆشتی لێیە نۆکاوی لێیە مەطعەمی لێیە میوەشتی لێیە چەرەسات و هەموو شتێکی لێیە. زیاتر وڵا خەڵکی خۆشمانیە خەڵکی دەرەوە زیاتر لە خواروی عێراقەوە و شارەکانی خوارۆ ئەوانە زیاتر بە حکمیۆم ناو و تێلوشتی زۆرتیایە شەوان هەر لە یار بۆ ناخواردنی نەخوارەوە چنۆ سەرەوە. وەڵا ڕەمەزانان لە ئێواران هەر زۆر باشە پاشێوانیش خەڵک زۆریە بەڵام لە هەوڵەوەی ڕەمەزانەوە خەڵک تۆزە بڵێ هینە بەس ئیتر بڵێن لە ناوەڕاستیە خەڵک زۆریە بۆ بازار شەوان ئەی بڵێم زۆری یەتە دەرەوە بۆ نان خواردن بەس لە هەوڵەوە جگەروان نییە. ئێمە خۆماوە کوشت حازرکردن لە سەعات 2 ڕۆین ئێواران چارەگە پێشبان 20 دقە ئیتر بە هاوکاریمانەکەن پۆلیسەکان 20 دقە پێشبانگینە دەرشت حازرەکەین بۆ بەربان ئیتر لە بەربانگەوە دەسەگەین بێژی تر خەڵکی ئەم کرێکاری عەرەبە کرێکاری ئێرانیە خەڵکی خۆمانە دوکاندارەکانن ئیتر ماشەڵا زۆرن بێکەسی تایە خەڵکی داماوی تایە خەڵکی بێلانەی تایە ئیتر کرێکاری داماوە لە چەند وڵاتێک هاتە وێرە ئیشەکە ئێرانیە مەسەلەن عەرەبە لە خواروی بە شارەکانی عێراقەوەیان ئیتر خەڵکی داماوی تایە خەڵکی خەستخانەی تایە ئیتر بە ئانواع و شێوە کرێکاری زۆر دایە. وڵی لە زۆربەی شەوەکانە کاتێکە لە هیچ تەواوبینێن ئێرە نانێگە خۆین و بەربانگی هینیشا لێراکەین نانە خۆین بۆی بە ڕۆژوین بەیانە وڵای ئەمە لە سەعات 9 واچین بۆ فڕنی کولێرە لە هەواری شاری شەکەین تا 2 نیشە کە تەواوبینێن وێرە نانە خۆین. وەڵا کاکەگیان ئێمە لە کەرکووکەوە هاتووین یعنی سوبحان الله سلێمانی یعنی شتێ خۆشی لێیە دەین لێرە پارشێوەکەین یعنی سەر لەوێ دانیشتی پارشێوە جوانمان کرد خواردنیە جوان و پاک و تەمیز و لێرە ئێستا هاتووینە چایەکەمانە خۆین یعنی سوبحان الله هەر منطقەیەک یەک شتێکی هەیە ئەو بەشەرە پێی خۆش دێ یعنی لە کەرکووک جیایە ئەیرە سلێمانی شتەکەی جیایە یعنی سوبحان الله زۆر پێمان خۆشە و بە کەیفەوە دانیشین پارشێوەکەمان کرد کاکە لە ماڵ خۆمم واللهی کاکە ئەوەنە حس بە غەریبی ناکەیت ناوەڵڵە واللهی یعنی معاملەتیان زۆر خۆشە یعنی نالێت تۆ لە شوێنێتری لە وڵاتی غەریبی ناوەڵڵە والله کاکە گشتیان خزم و کەس و کارمانن یعنی حس بە غەریبی ناکەین یعنی یەکێ بۆ خوا قسە بکە ناوەڵڵە واللهی دایمە من خێزانەکەم هەفتەی جارێ دەین بۆ ئێرە نزیک بانگی ئێوارەی نەخوارەوە ئیترە تام کاتانە لەیرا بێت بەڵێ بە تاکید وەڵای تر زیاتر خەڵکی سلێمانی و برادەر و عەرەبیش ڕوومان تێکات ئای بە دەرەجەیە برادەری خۆمان خەڵکی سلێمانی ئەم شەو ئێمەش لە نێو بازاڕی سینەماکانی شاری سلێمانی پاشێومان کرد لەگەڵ ئەوەی کە بانگبێژی مزگەوتی گەورەی سلێمانی بانگی فەرموو
ڕۆژێکی نوێی ڕۆژووی ڕەمەزان دەستی پێکردو کاسبکارانی ئێرەش دەستیان کرد بە کۆکردنەوەی کەلوپەلەکانیان و خۆ ئامادەکردن بۆ ڕۆژێکی نوێی ڕۆژووی ڕەمەزان. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.